بینیمان کە دوێنێکە جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان لەگەڵ هەر سێ فراکسیۆنەکەی پارتی و یەکێتی و گۆڕان دەچن بۆ لای قونسوڵی فەڕەنسی. لێشیان بپرسە دەڵێ خۆمە بۆی نەچوین بڵێن پشتگیری ئەو بێڕێزیانە دەکەین کە بەرامبەر بە پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وسەلام. بەس خۆشبەختانە جێگیری سەرۆکی پەرلەمان قسەکان دەکاتن. دەڵێ جارێ ئەو 20 قسوور پەرلەمانتارە هاتوون نوێنەری پەرلەمانی کوردستانی، ئەمە نوێنەرین فەرمون قوربان بزانم ئێوە چ پەیامێکتان هەیە؟ ئێمە هاتووین پشتگیری سەرۆکی فەڕەنسا دەکەین، سەرۆکی حکومەتی فەڕەنسا دەکەین، پشتگیری خەڵکی فەڕەنسا دەکەین. ئێستا لێیان بپرسە چووکە قسێکانە دەست دەرچووە دەڵێ خۆمە بۆ نەچووبووین چووبین پشتگیری خەڵکی فەڕەنسایەتی بەسەر نەهاتووە. تووشی نەکبەیەک نەبووە پێویستکان خەڵک بسێتن وەڵا پشتگیری خۆ بۆ خەڵکی فەڕەنسا دەربڕیتن. خۆ لە شەڕ و لە ئەوە دانین لەگەڵ وڵاتێکی دیکە بڵێن وەڵا هاتووین پشتگیری خەڵکی فەڕەنسا حکومەتی فەڕەنسا دەکەین. نا، ئەتۆ چۆی پشتگیری ئەو بێڕێزیانە دەکەی کە بەرامبەر بە پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وسەلام. ئەتۆ چووی پێی بڵێ کە من نوێنەری خەڵکێکی موسڵمانی ناحاڵیم کە دەنگم پێدەدا هاتووم بەشدارم لەو بێڕێزیانەی کە بەرامبەر بە پێغەمبەر کراون عەلەیهی سەڵات وسەلام. ئەوە موقیفە خەڵکی دەنگدەری هەرێمی کوردستان. ئەی ئەوانەی کە تاکو ئێستانە کە هەڵخەڵەتێنراون کە دەنگ بەو سێ لایەنانە دەدەن، خۆتان بە نوێژکەر دەزانن، خۆتان بە موسڵمان دەزانن، خۆتان بە ئەهلی مزگەوت دەزانن، خۆتان بە قورئان خوێن دەزانن، ئەو نوێنەرەکانی ئێوەن. بە شانازیەوە دەچن دیفاع لە خەڵکێکی بەدڕەوشت و بەد ئەخلاق و بێدین و کافر و مرتەد دەکەن کە بێڕێزیان بەرامبەر بە پێغەمبەرەکەتان کردووە. وەڵڵا ئێوەش بەشدارن تێیدا. قەسەم بە زات و سیفاتی خوا نەک 5 فەرزە 24 سەعات لە مزگەوت بن حەشرتان لەگەڵ حەشری ئەوانە دەکرێت. چۆچکە توانت کردووە بە ڕیشپی برا گەورەی خۆت، ئەوانش ئەو فەرم و ئەوە ماهیەت و ئەوانەیانە. کوا بەیانی ئیستینکاری حکومەتی هەرێم، کوا بەیانی ئیستینکاری سەرۆکایەتی هەرێم، کوا موقیفی ڕاستەقینەی هەموو پەرلەمانی کوردستان. محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وسەلام ئەوە ناهێنێ؟ محەممەد المستەفا عەلەیهی السەڵات وسەلام لە هەموو لەو پۆست و ئەوانە گەورەتر نییە؟ بە خۆمان و ڕوح و گیان و ماڵ و منداڵمان بە قوربانی بین؟ باشە بۆ کاتێک کە بێڕێزی بەرامبەر بە سەرکردەیەکی کورد دەکرێت، پێم خۆشە ناوی کەس بێنم، کە کراوە لەو ماوەی سەرۆکایەتی هاتۆتە سەرخەت، حکومەت هاتۆتە سەرخەت، حیزبەکان هاتوونە سەرخەت، دنیاتان بەرباد کردو بە بەیان نامە و بە ئیعلام و بەوانە. بەس بۆ بێدەنگن لەو بێڕێزی کە بەرامبەر بە پێغەمبەری خوا دەکرێت عەلەیهی سەڵات وسەلام. ئەدی ناڵنە خەڵکەکەی خۆتان کە فێڵیان لێ دەکەن لە کاتی ئینتیخاباتی ئێمەش موسڵمانی، کوا موسڵمانەتیتان؟ کوا دینداریتان؟ لەبەرەوەی خوازیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا عاقبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازمان بکە. خوازیاریشم ئەو خەڵکەی بە ناو موسڵمان کە خۆی پێ موسڵمانە، کە خۆی پێ میراتگری پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام چاوێک بە خۆی دابجێڕێتەوە.